والله ڕۆژات سێ چوار زارمان بۆ گەڕێتەوە وەکو کرێ کارەکات باسیۆم بوو کە بەیانیان کاتژمێر چەندیانە دەرەوە لە ماڵ بۆ کارکردن نیوەڕۆن ئەڕۆنەوە بۆ ماڵەوەیان لە بازار نانەخۆن وڵای ئێمە سەعات حەوت دەڕۆین بۆی نزیکی یانزەینەوە لە دەوام جاری وایە هەمانە 6 زیادە بە ناخواردنیان سێ چوار زیادە بە ناخواردن ئەم پیاوە ئیشێکی باشی کردو ئینشەڵا سەرکەوتوو بێ و ئەوخوای گەورە لە بەڵانسی بێلایدا و هیوادارین شتی باشتی بەدەوا بێت زۆر سپاس. چەند ئەم میشە کاراسانیە بۆ ئێوە ڕۆژانە چەند هەزارتان بۆ گەڕێتەوە؟ وڵای ڕۆژات سێ چوار زارمان بۆ گەڕێتەوە وەکو کرێ کارەکات دەستخۆشیتان دێگەم ئینشەڵا شتی باشتی بەدەوا بێ و بەدەر لە نانخواردن نیوەڕۆن ئێوە بۆ ڕۆنەوە بۆ ماڵەوە یان شوێنەکەی ئیسراحەتی تا بکەن؟ وڵای هەمانە چێ دە ماڵە هەمانە جاردار لە بازاڕە خەڵک پیاوێکی جاردار لە پەمانەدات یعنی وەکو پیاوەتی ئینسانە بێ ئەمانەش لەبیر نەکا وایە دەستخۆشی لێگە ئینشەڵا خۆی گەورە بێەوەی کە خواردنەکان تا تاقی کردەوە خۆش بوو چتان خوارد؟ وڵای گۆشتی حیوان و مریش بوو ئەیتر هەموو شتێکی دیا فاسۆلیا و ئای بینێ دەستخۆشی لێگەی. ئێوە تا چەند دڵخۆشن بەم کردنەوەی ئەم چێشخانە؟ وڵا دڵخۆشی کاراسانی بۆ ئێوەکە؟ هەرە وەڵا 5,000 زیاتر گێڕێتەوە. ڕۆژانە سەعات چەندیان مانووە بن؟ نوێژم گردەرەچم. بەردەوام خۆر لێتانەیە یکەیەنە ئێرە فێنکە بنەوە ئیسراحەتیەکەن وەزتان چۆن؟ وەڵا باشین بێوەی بیاخوا بێوەی بیاخوا ئەمڕۆ لێرەین بۆ کردنەوەی خوانی خێری مەریوانی حاجی جەمال لە قەزای سەیسایە. ئەم پرۆژە خێرخوازیە بە هاوکاریکردنی خەڵکی نەداران، کرێکاران، ژینگە پارێزان، ئەو کەسانی کە توانای داراییان کەمە ڕۆژانە لێرە خواردنی 300 کەس ئامادە دەکرێت. پلانمان وایە کە لە داهاتووە پرۆسەکە بەردەوام بێت، گەورەتر بێت تاوەکو توانین لە سەرجەم قەزا و ناحیەکانی تر بکرێتەوە. بیرۆکەی ئەمیشە چۆن سەری هەڵدا و بۆچی سەیسایەق لێرەوە دەستان پێکرد؟ بێگومان سەیسایەق ڕێشەیەکی زۆر لە دانیشتوان لە خۆیەگرێت و بۆ ئێمە جیاوازی نییە لە هەر شۆ دەست پێ بکەین، بۆیە لێرە بڕیارماندا و ئیشەڵا لە داهاتووە لە سەرجەم قەزا و ناحیەکان دەکرێتەوە. تەنها خوانەکان بۆ نیوەڕۆیە یان بۆ ئێوارش؟ خوانەکان تەنها بۆ نیوەڕۆی و بە شێوازێکی زۆر باش لە ئاسێکی زۆر بەرزە پێشکەش بۆ بەڕێزانان کرێت کە دێنە ئێرە. شێخ عەبدولقادری گەیلانی وتەیەکی جوانیە فەرمێ لقمة في بطن جائع خير من بناء 1000 جامع. ئەفەرمێ پارویە نان بدێ بەدەم هەژارێکەوە لە 1000 مزگەوت خێری زۆرترە. ئەمە فەرمایشتی ئیمامی عەلی و ئەڵێن گوایە شێخ عەبدولقادری گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بۆیە من ئەم جاری و سەد جاری دەستخۆشی لە جەنابی کاک مەریوان دەکەم، ئومێد دەکەم ئینشاءڵڵا خەڵکیش ناترسێەوە میزەڵانە سەربەز میشەڵەوەش بەخێر بێنێ ئەخوا. تا چەند گرنگە لە شار و شارۆچکەکانی تریش چێشخانەی هاوشێوە بکرێتەوە؟ نەک هەر گرنگە، زۆر گرنگە، چکە ئایسە من قەناعەتم وایە لە هەرێمی کوردستانە چێخ خەڵ بۆ بە دوو بەشەوە، بەشێکی فەقیر و بەشێکی ئالو بابەتەیە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە لە بری زۆر مەشاریعەکانی تر ئیتیمان بە فەقیر و هەژار بدرێ، چونکە ئیمامی عومەرە فەرمێ کاد الفەقر و کوفرن، نزیکە ئینسانی فەقیر کافر ببێ، واتە پەنیش با، ئیشی خراپ بکە، پەنابا بۆ دزی. باوەڕکە زۆربەی و خەڵکی لە دەرەجامی فەقیریە تووشی مصیبە دەبێت، تووشی ناڕەحەتیە بێ، تووشی عەسابە بێ. ومێ دەکەم ئینشەڵڵا سەرمایەدارەکانی تریش چاو لە جەنابی کاک مەریوان و سەرجەم سەرمایەدارەکانی تر بکەن بۆ خزمەتکردنی ئەم شارە و سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان.